بەڕێز ئەردەشێر ڕەشید ئەکادیمی و شارەزای زانستی لە هەوای میوانمانە. بەڕێز ئەردەشێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. ینی ئەمە جاران ینی جەنگمان بینیوە، زۆر جەنگمان بینیوە، جەنگی یەکەم و دووەمی جیهانیش، ینی جەنگەکان عادەتەن لەسەر زەویەکران بە کۆمەڵێک بابەتی جیاواز. ئێستا جەنگەکە چۆتە قۆناغێکی دیکەوە، جەنگ بنەوەی پێنجەمەکرێ بە ینی بە کەرەسەی زۆر پێشکەوتوو و بە کەرەسەی زۆر ینی سەردەمیانە ئەکرێ. ئەمە تا چەندە جەنگەکانی لە قۆناغێکی مەترسیدارەوە گۆڕیەوە بە مەترسیدارتر؟ بله، البته جشر لبان خاک ولایت کرد و کردستان حتی بعد از جنگ جهانی اول شروع بود. به داخل جنگ جهانی اول کردکان به دلیل فعالیت ترک و فارس و عرب نتوانستند کردستان گورک به وجود بیارند، ولی او حسو آرزوی ملت کرد و نتوی کرد لبی نشد تایسته و خوشحالم که تو چهار پارچه کردستان تایسته لباره و وجود آوردن یک کردستان آزاد خبات کردن، فعالیت داشتن و امروز و نظر من در فتح گورک و میجویی تاریخی را کرد پیش آورد که او خاک کردستان با خود کرد تعلق داشت. و من شخصا معتقدم که ایسه لبان ایران هرچی که توضیح دادن بگل اسرائیل کفته شر، ولی به نظر من ایران به این شر شکست خورد. چواری امانه که فقط اسرائیل کارگاه تو بکید، اگر ایش لازم بود دولت آمریکا دخالت کرد که اوانیشتوان یارمتی بند به اسرائیل که دولت ایران به قدرت صفر برسد، یعنی قدرت نظامی و قدرت پلامر هاوردن در ایران 100% بگیرند. و یک ایسه درفت پیشات راملت کرد مردم کرد که خصوصا کرد روجالات که ایما چواره فقط جیوجیبیون و تغییر رژیم نمیم، ایما خوازمان درخواستمان تغییر نقشه است، تغییر نقشه جغرافیایی ایران و حتی خاورمیانه است که یا وقت ادامه هرو خبات کردسته الى ورد جنگ جهانی اول شروع به و امیدوارم امروز ایما کردید بتوانیم او آرزوان برسیم، ولی کاکیان احتیاج من هست به یارمتی به یک کوبیون، بخصوص بتایبت منطقه کرماشان، ایلام، لرستان، منطقه کلهور. به نظر من تایسته کوتاهی هاتیه با حزبگان کرد لأو منطقه ایش نکردنه، کار نکردنه و به هم دلیل ایما لازمه که فعالیت سیاسی حزبی کردستان لمنطقه کرماشان، لمنطقه کلهور باید بان ایما بتوانیم لکرماشان دفاع بکنیم و او منطقه کردستان جنوبی آگاهی بیم پیان که بتوانیم لکردستان گورا حمایت بکن. باشە باشە دەشێر. بله. زانستی تەکنۆلۆژیای سەردەم تا چەنە کاریگەری لەسەر فراوانبوونی جەنگەکان کردووە؟ بله، منظور ایسا تکنولوژی زور تاسه به نظر من در تکنولوژی پیشرفته تایسته استفاده نکردنه. درباره پلامر هاورد به ایران آمریکا تکنولوژی زور پیشرفته و قوی هست که به نظر من احتیاجی لده استفاده بود. شاید به خاطر او سنگر شکنی ده که بتوانن مثلا آزمایشگاه اتمی کالجی زل بشکنون نابود بکن، شاید بمبیل سنگین و گورا و سنگر شکن استفاده بکن، ولی بانتر ل او تسلیحات تکنولوژی بیشتری هست که به نظر من احتیاج به او نیه، ولی ورجه و ایران به صورت کنونشنال شکست خواهی نه تنها قدرت درست کردن بمب اتم در ایران گرن، بلکه حتی تسلیحات نظامی کنونشنال که موشک بود یا کارخانه اسلحه سازی تسلیحاتی اوانش نابود بود که ایران به هیچ عنوان خطری که را اسرائیل یا حتی را آمریکا
نشد. ولی اگر ایران ل شوروی یا ل چین یا ل پاکستان یارمتی بگیرید و یک بمب بسازید و بتوانید انتقال بدن، مطمئن بود که آمریکا حتی خود اسرائیل تسلیحات گوراتور رو بیشتر و مجهزتری دارن که بتوانن ایران را پا دربارن. زۆر باشە بەڕێزت دەشێت ینی ئێستا زیرەکی دەستکرد هەیە تا چەندە زیرەکی دەستکرد ئەتوانێت ینی دۆخی جەنگەکە بگۆڕێ لایەنێک بەسەر لایەنێکی دیکەدا زاڵ بکات ینی جەنگەکە زووتر یەکلایی بکاتەوە. بەڵێ ئەوە یعنی بە معنیە لەبێن چێنە حەق و حقوق ملت کورد نییە. ئیسا ئێمە ڕێخۆمان باید ئەدامە بێمن ئەزانی چه جمهوری یعنی من حقیقەتاً بۆ من شخصا مهم نییە بەسەر تێران چێتێت. ئێمە باید فکر و تەفەکر و ذهنمان لەبارەی بە کوردستان چێتێت نە بە ئێران و بە فارس و بە جمهوری ئیسلامی چ بەڵێوە سەرێتێت. ئەوە یعنی ایران ضعیف بووە بە نظر من. ئیسا لە ناو داخل خود ایران و کوردی باید بانەبان لە ئەم فرصەتە استفاده بکەن و حتی ئەگەریش سۆڵێک بین ایران و ئەمریکا بە وجود باید بێمانیە ڕا کورد باید بێمانی بودن. ئێمە ڕێخۆمان چیمن و یا واجبە لازمە کە ئێمە بەگەر مردم خۆمانە لە ناو شارەکان دیەکەکان لە ئیلام لە لۆرستان لە لەکستان لە منطقەی کەلهۆر گوران تمام ئەو قسمەتە خوارە کوردستانە ارتباط سیاسی برقرار بکەین کە بدون جنگ یا با جنگ بدون صلح یا بی صلح ئێمە ڕێخۆمان ئەدامە بێمین و طرفە یەک کوردستان مستقل بچین. باشە ینی ئێستا وەک خۆ دەزانی ینی زۆر بە ئاسانی دوو وڵات ینی شەڕەکەن لە ڕێگەی چەند درۆنێکەوە بە سیستەمێک بە کۆمپیوتەرێک چەند درۆنێک ئاڕاستی یەکتریەکەن یاخود بێژگە لە درۆن ینی بە یەک دوومە هەزاران ینی بە سەدان موشک ئاڕاستی یەکتریەکەن. ئەمە تا چەندە ینی ئەم زانستە پێشکەوتووە سەردەمیانە تەکنەلۆژیە سەربازیە تا چەندە هۆکار بووە بۆ زووتر هەڵگیرساندنی جەنگ و شەڕکردن. بله نه اصلا به اصطلاح طریق AI یا طریق اینترنت یا طریق سایبر سیکیوریتی اتوانن تو تشکیلات کمیونیکیشن ایران نابود بکن. زانیار تایسه مثلا لطریق واتساپ و نازنم اینستاگرام و امتشیل اینترنت بغل جامعه کرد و ایران تماس بودیده توزه قطع بوا. هرم تکنیک هرم تکنولوژی پیشرفته اتوانید کارخانگان ایران نابود بکنه. بانک و سیستم بانکی ایران بشکنه. زانی احتیاجی به یعنی به پیران جنگ نرم تا اندازه نه جنگ سخت که بمب و مناسب. ولی لهر تکنولوژی پیشرفته یا درون یا AI یا سکیوریتی سایبر سکیوریتی استفاده بود که ایران لپا دراره. بله زراوەیەک هەیە ینی سایکۆلۆژیکال ئۆپەرەیشن ینی ما لە دۆخی جەنگا بەکارێت وڵاتان بەکارێن دژی خەڵکی یەکتری بۆی کە یەکتری خەڵکی یەکتر بترسێنن و کاریگەری دەروون لەسەر یەکتری دروستکەن. ینی ئەمە لەلایەن ئێرانەوە بۆ سەر ئیسرائیل لە ئیسرائیلەوە بۆ سەر ئێران ئەمەم زراوەی بەکارهێنراوە و ئیشی پێکراوە. 100% ئیسا ئەلبەتە بە نەزەر من یعنی فارسەکان زۆر لە ئەم سۆشیال میدیا زۆر پێشرفتیان هەیە و بەداخەوە کوردەکان توزێک دواترن و تایسە لە ئەم سۆشیال میدیا تەلەڤیزیۆن هەتا استفادە نەکردنە کە ئەو ئاگاهیە بەرمە ملەتە کورد کە لە نەزەری سیکۆلۆژی به اصطلاح تقویت داشتن و امیدوار بودن که آینده‌ای که اگر کردستان و ایران جا بودن آینده زور باشتره، مزایای بیشتره، مزایای بهتره. نه اینکه بکفنشون تبلیغات سیکولوژی و بدون محتوای فارس کان که بداخل و تایسه وقتم لناو حتی کردی که آن خارج نفوذ کردن و باید لمقابله و کردی بیشتر فعالیت داشتن که جامعه کرد و زبان کردی بتوانیم او آگاهی و اطلاعات بیم پیان که
ئیمە ڕێمان لە ڕێ ئەوان جیاز. زۆر باشە. تا چەنە هەر تەکنۆلۆژیانی بەلایەنە باشەکە ئەتوانێت هاوکار بێ لە وەساندنی جەنگەکان و ڕوویەکی جیاوازتر بە ئەو جەنگانی کە ئەکرێت لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە. نا ئیسا وەتم درۆن کە لە تەریقە یعنی ڕمۆتەوە توانی کۆنترۆلی بکەیدان ئەوە خۆ بێت تەکنۆلۆژیە کە ئێران وە پێی دەسترسی دەرێدان، تورکیا پێی دەسترسی دەرێدان و کشوەرێکە لە نظر تەکنۆلۆژی کافتنە سنووە پێ دەسترسی دەرن و به نظر من شخص خۆم ئەو تەکنۆلۆژیە ئاسانە سادە است لە ناو کوردستانیش دەتوانی دروست بودن منتها دەسەڵات لازمە یارمەتی دەوڵەت لازمە کە بتوانن ئەو تەکنۆلۆژیە بە وجود بارن کە کورد لەلێ استفاده بکەیت بۆ دفاع نە بۆ هەمە پەلامەڕاوردن و جەنگ جێلەتر. ولی بەداخەوە وەتم ئیسا ئەوقا تەکنۆلۆژیە تەسلیحاتی چێسە بان کە هەتا درۆنیش لە مقابل هەنا خۆنساز یعنی ناتوانێت ئەو کارە ئەنجام بێت. بنابراین طرز فکر علمی که جامعه توانید پی دسترسی داشته باشند به نظر من برای طرف آبوری و آبان هاردن زیربنایی یعنی جیلی که بیشتر احتیاج به نیازی هست مثلا کشاورزیه، آجرداریه، ایژوکیشنه، سلامتیه، بهداشته، محیط زیسته یعنی او دوروبره زندگی دوروبره. اگر ما توانیم نیروی فکری و خلاقیت ملت کرد برای او جیده هدایت بکنیم به نظر من تأثیر بیشتر و بهتره تا اینکه مثلا بچیم لبان تکنولوژی تسلیحاتی وکو ایران کار بکنیم که اما نتیجه امروزه که دیدیم بمباران بودن بچه احتیاج نیه یعنی لازم نیه که ایما نیروی انرژی و فکری من دامت رنیمن به صلاح تکنولوژی تسلیحاتی و صلاح و امانه به وجود باریم. من موافقه او روش نیم بلکه موافقه همه که انرژی ملت کرد طرز فکر مردم کرد بیشتر لباره آبوری کردن و آبادی کردن او ولایت خۆمان است که زۆر پێ احتیاج هەیە. باشە ینی پێش ساڵێک پێشێسا سوپای ئیسرائیل لە ڕێگەی پەیجەرەکانەوە ینی چەندین ئەندامی حیزبوڵای لوبنانی کوشت ینی پێشبینیەکەی شتێکی لەو بابەتە دووبارە بێتەوە لەم جەنگەیە؟ باڵێ نایسەوەتنە کە ئیمە هەر ئان بتوانیم ڕئیس ئێران ئایەتولا خامنەی ئەتوانیم لە بین بووین وەلی لە یە دەست کۆتاک لە یە دەست کوشتنەی لە یە دەستیش دەست سڵ و ئارامش و تەسلیب و کاری بەتونیە یعنی ئەم تەکنۆلۆژیە وجود دێت کاریە ئەم تەکنۆلۆژیا تا وەتم ئەگەر بتوانن ژێری زەوی تا 60-70 متر ژێری زەوی نابود بکەن یەک ئازمایش باوەڕ کە حتا یە منتەقەی لە تێران کە زانن ئایەتولا یا سەران جمهوری ئیسلامی لە کوورە ئەژن زەویکەن ئەوەیشی توانن نابود بکەن مۆتا لە نەزەر سیاسی مۆتا چاوەڕێن کە بتوان باشە ینی پێشبینیەکەی ینی جەنگی داهاتوو چۆن جەنگ بێک بێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی زانستیەوە جیاوازە بێ لە جەنگەکانی ڕابردوو ئێستانەوەی پێنجەم بەکار لێ بۆ جەنگەکان. نه سایبر سیکیوریتی جنگ سایبر اولا ایسا حتی وجود دارد جنگ سایبر سیکیوریتی و منه سایبر وارفیر وجود دارد اوشا ماهواره لی که هانه بان آسمان که هم اطلاعات رد بدل کن لزیو با آسمان و آسمان بزیو اوانه خویان ضعفیان هست یعنی ایسا امریکا توانی تو ماهواره لی مثلا ایران نابود بگه اگر ماهواره داشته یا سپیس اکس ایلان ماسک که ایسا ستارلینکی هیا امانه توانن نابود بون به طریق چین توانی اما نابود بکه ایران امریکا توانی اوان نابود بکه بنابراین امروز او سایبر وارفیر وجودی هیا ولی به صورت
خراوکاری یعنی بانک لکار بخواه کارخانه لکار بخواه یا سیستم بهداشت و اینفراستراکچر یک کشور لبین بوی بدون جنگ گرم بدون جنگ تسلیحاتی منتها مورد ایران هم کار کردنه ولی بداخل و چون ایران تا اندازه دروغ درباره پیشرفت تکنولوژی بمب اتم اسرائیل ناچار بود که یعنی به نظر جنگ گرم وارد مرحله بود که بتونه ایران و او تسلیحات او قدرت نظامی لبین بود که هیچ مزاحمت را اسرائیل و وجود ندارد و نظر من روجوات نوراست کردستان او منطقه چواره گریان جغرافیاییه چواره گریان نقشه او منطقه است توجه که و ایما کرد باید بتوانیم او بخش خمانه که همیشه لبان خبات کردیم نه حفاظت بکنیم به دست باریم و چی ایران مینید یا حتی به نظر من لشون لبین بردن حزب الله و حماس و حوتیگان و ایرانی سا شاید حتی آینده ترکیه و سوریه باز هدف مزاحمت را اسرائیل ایجاد بکن که اوانش لبین بود. بله بەڕێز ئەردەشێر ڕەشیدی ئەکادمیست و شارەزای زانستی لە هەوای لەگەڵمان بووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. زۆر سوپاس کار.